دوانزە تیپ و گروپی کوردی لە چوار پارچەی کوردستان و رووسیا بەشداریان لە سێمین فیستیڤاڵی کلتورە جۆراوجۆرەکانی کوردستان کرد لە شاری ڕانیا کە بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام دەبێت و تیایدا بەشداربووان کار و چالاکیەکانی خۆیان نمایش دەکەن بە دروشمی کەلتور وەک پەیامێکی ئاشتی. بە ئامادەبوونی دکتۆر ئەرسەلان بایی سەرۆکی پەرلەمانی کوردستان و عیماد ئەحمەد جێگری سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان و پەرلەمانتار و لێپسراوانی حکومی و حیزبی و هونەردۆستانی ناوچەکە کە خۆتان نەزانن ئەم هەڵبژاردنە چارەنووسسازە بۆ گەلەکەمان. ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان چیمان پێکرابێت بۆ زەمینە خۆشکردن، بۆ جێبەجێکردنی مستەلزەمات و سەرخستنی ئەم پرۆژەیە و ئەم فستیڤاڵە کە ئێمە هەڵبژاردن بە فستیڤاڵێکی تر بەس دەستکەوتێکی تر بۆ ملەتەکەمان نەزانین مسۆگر کردووە. هیوادارین هەموو لایەنەکان بە ڕوحیەتی برایەتی، بە ڕوحیەتی کوردایەتی، بە ڕوحیەتی لە یەکتری تێگەیشتن و یەکتری قبوڵکردن بڕۆینە ئەو ململانیە حەزاریە ئاشتیە کە پرۆسەکە بە ئامانج بزانین نەبراوە و دۆڕاو حسابی لەسەر بکەین. ئەو فیستیڤاڵە لەلایەن سەنتەرڕال بۆ ئاڵوگۆڕی کللتوری و بە هاوکاری بەڕێوەبەراتی گشتی لاوان بەڕێوە چوو کە تیایدا سەدان کەس لە چین و توێژە جیاجیەکانی شاری ڕانیا ئامادەی بوون. من دنیا کەماڵیم لە کەرەندەوە ئوستانی کرماشا هاتمە سێرەوە باعث افتخار بنده است که در همچین فستیوال شرکتم کرده. یه همبستگی کردی بین منطقه کردی زیاد مهم نیه کی لە کوور است گشتمان کردین و باعث افتخارمانه. ام ji bajarê Kurdistanê Amedê em tên em ji navenda çanda Cegerxwînê Akademiya Cegerxwînê em tên em çardeh kesin em du herema dilîzin. ئەم شەو ڕانیا کوردستانی گەورە بوو. گروپ و تیپە هونەریەکانی هەر چوار پارچەی کوردستان و هەموو ئەو شوێنانەی کە کورد تێیدا نیشتەجێن لە ڕانیا کار و چالاکیەکانی خۆیان نمایش کرد. لە شاری ڕانیای دەواازەی ڕاپەڕین ئەم شەو وێنەی کوردستانێکی گەورە بوو بۆ هەمومان. یاخوب ڕەسوڵ کەناڵی کورسان ڕانیا.